شەربەتی مێوژێکێکە لەو خواردنەوانانەی ڕۆژوانان لە سلێمانی بۆ کردنەوەی بەربانگ بەکاری دەهێنن. شیرنی ساردی و سروشتی بۆنەکەی وای کردووە کە ساڵانە لە کاتی ڕەمەزاندا ڕۆژوانان سەرەی بۆ بگرن بۆ بەدەستخستنی شەربەت بە تایبەتی مێوش. لە ئێستادا بە هەمان شێوەی جاران بەبێ تێکەڵکردنی هیچ مادەیەکی بارێزگار شەربەتی مێوش لە چەندین دوکان دروست دەکرێت و هاوڵاتیان دەیکردن و خوانی بەربانگیانی پێ دەڕازێننەوە چونکە یەکێکە لەو بەرهەمانەی وزەیەکی زۆر دەبەخشێت و توێنێتیش دەشکێنێت. وەڵی ئەم ساڵ لەگەڵ ساڵانە فەرقی هەیە. خەڵکەکە هەم شت گرانە، خەڵکەکە تۆزێ ئەدرسێت، پارەش کەمە، تۆزێ بازار وەکو ساڵان نییە. بیپار نابەست پێ لەگەڵ پێرانە فەرقی زۆرە. بەڕاستی شت زۆر گران بووە. جا بەڕاستی ئەمە شتێکی زەروری نییە وەکو شتی تر بڵێن ئەمە ئەوەیە بەس دەکرد لە ڕەمەزانەکە نەبێت تۆزێک بازاری هەیە، بازاری وەکو شتی تر نییە. ئەو وەستایە کە ماوەی 32 ساڵە سەرقاڵی دروستکردنی شەربەتە ئاماژە بەوە دەکات شەربەتی مێوش لە هەموو جۆرەکانی تری شەربەت ڕەواجی زیاترە و دەڵێت ئێمە شەربەتی مێوش هەنار پرتەقاڵ مۆز لیمۆ و تەمەرهەند دروست دەکەین بەڵام زیاتر خەڵک خۆی داوەتە مێوش چونکە خۆماڵیە. محەممەد عەبدوڕەحمان باز لەوە دەکات ئەوان بۆ دروستکردنی شەربەتی مێوش ترەی دۆڵی جافایەتی بەکاردێنن کە ڕەنگ و بۆن و تامێکی جیاوازتری هەیە لە ترەی ناوچەکانی تر. 32 ساڵە ئیشی شەربەت دەکەم، دوایەوە مەسەڵەن شەربەتی مێوش بەس دەرەجەی یەک شەربەتی مێوش ڕەواجی باشترە لە هەموویان. شەربەتی مێوش دروست دەکەین، هەنار دروست دەکەین، پرتەقاڵ و مۆز و لیمۆ و تەمەرهەند و ئەو بابەتانەیە. بە زیاتر خەڵک خویاوەتە مێوش چکە مێوژەکە خۆماڵیە. لای خۆیانەوە هاوڵاتیانی کڕیاری شەربەتی مێوش ڕای دەگەێنن لە ئێستادا هێندە کەشوهەوا گەرم نەبووە تاوەکو پێویست بکە شەربەتی مێوش ببێتە پێویستێکی ڕۆژوان، بەڵام ئەگەر کەشوهەوا زیاتر گەرم بکات ئەوە لە پاڵ ئاو ناچارین بۆ پارچێوانیش شەربەتی مێوشی سارد بکڕین و بیخۆینەوە. بە وتەی کارگەکانی دروستکردنی شەربەتی مێوش بێت بازاڕی شەربەت لەم ساڵدا ڕووی لا کزی کردووە هۆکارەکەی بۆ قەیرانی دارایی دەگەێڕنەوە. ئەو شتانەشی کە شەربەتی مێوژی پێ دروست دەکرێت گران بوونە بەڵام نرخی فرۆشتنی شەربەتەکان نەگۆڕاوە.